دوای بەیانی باش لەگەڵدایە و بابە دەکەین اینجا دەست دەکەین بەلام خواردن شیفە زۆر سپاس و قوتابخانەیەکی لێبەر دەکەم کە خولی هاوینەیان بۆ کردینەوە کە بۆ وانەی کوردی بیرکاری ئینگلیزی و هونەر و میوزیک زۆر سپاس مامۆستایەکان دەکەین دەست خۆش.
I've got lots of fish. Come on, Max. I don't like fishing. I like reading. Fishing is easy. You can read your book too. Okay. I've got a fish. Wow, it's a big fish. Help! Take a photo, Amy. Fishing. Speech, for example, what? Spoon. Spoon, very good. Spoon. Thank you. Okay. Yes? One for draw, very good. Crayon. Tool. Okay, good job. Crayon. Crayon. Okay, now we have Snake. Snake, very good. Snake. 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 Yes. Yes. Okay. خولێکی زۆر خۆشە خولێکی زۆر خۆشە زۆر سوودمان لێ وەرگرتووە هیوادارم هەموو ساڵێک بەردەوام بێ وانەی ئینگلیزی و کوردی و بیرکاری ماخین لەگە وێنە و سرود زۆر سپاس مامۆستاکان دەکەین هەروەها کاتێکی خۆش بەسەبی لەگەڵ هاوڵێکارمان. سپاس قوتابخانەی لێڤێر دەکەم کە ئەم خولیان دێتەوە زۆر سوودمان لێگی داوا لە هاوڕێکانم دەکەم کە هەموو ساڵێ بێن بۆ خولی هاوینە. Thank you, Clever School, for opening this course. بما أسودم خد في شمع هردم بما
خۆشەویستەکانم دەکەن پشووی هامون بە فیڕۆ نەدەن بەشداری بکەن لە خولی هاوینی کلێڤەر. رازاوە و جوان هەیە بە ناوی هۆڵی خوێندناوەی